پێشمەرگەیەک لە خڕی ناو زەنگەوە بۆ کۆشتی کۆماری. سەرۆک مامجەلال هەموو تەمەنی خۆی لە خەباتکردن بۆ گەلەکەی بەسەر برد. سەرۆک مامجەلال لەگەڵ دەستپێکی شۆڕژ لە شاخەکان و لە ماڵە ساردەکانەوە دەسی پێکرد. هەموو تاشە بەردەکانی قەندیل دڵی پاک و پڕ ئومێدی لە دینیشینانی کوردستان شایەتی شۆڕژگەڕی مام دەدەن. ئەو خوارێ شوێنی خوارە بلێنێگا پێدەهاتین ئەوە مەقڕی کاک محەممەد عوسمانی بووە. دوای هەر میوانێک بلێنێگەر هاتۆ بۆوێ لای ئەو مەقڕی وەستاوە. دوایتر لێرە میوانخانەیەکیان لێرە بووە تاوە شوێنەکە دیارە لەوێەوە هاتوتە ئێرە بەڕێز مامدرا لێرە دانیشتووە ئەلێرە دانیشتووە لێەوە ئاگاداریان کردووە فڵان کوڕی فڵانە کەسی هاتۆ بۆ لای لە خیلالی دەدەقات چارێکێک ئەوە یعنی گەرمیوانێک شتێکی بۆ دەنا مامدرا دەرگای لەسەر پشت بووە بۆ هەموو کەسێک هەر کەسێک ویزبێ هاتوتە لای مامجەلال بۆ یەکەم جار ئەمن لە پێشدا دەگەڵ کاک عەلی عەسکەری لە پێشدا لەگەڵ پێشمەرگەکان هەر پۆلپۆلەکە دەهاتن و مەسئولێکیان هەبوو دەگەڵ هەمویان تێکەڵاویم هەبوو. دوای لە ئاخیریدا کاک عەلی عەسکەر هاتە نۆکانێ لە دوای ناردم چوون بۆ لای کاک عەلی عەسکەری ماوەیەکی لەگەڵوی یعنی زۆر ڕابیتێکی زۆر خۆشمان هەبوو خدا ئافوی بکە. دوای ئێوارێ هەموو ڕۆژێگەر دەچوون بۆ سەفەرێ دەچوون بۆ لای کاک عەلی دەمگوت ئیشت هەیە فەرموو چی ئیشێکت هەیە ئیشەکانی پێدەگوتم. ئێوارێکی ئەگەر چوومەوە قسەکانی خۆی پێگوتم و کتی پێت خۆشە مامجەلال ببینی سروە هەبوو داگوت مامجەلال دێتەوە بەو زوانە بۆ کوردستان یعنی خەبەرێکی دقیق نەبوو. ئێوارێکی ئەگەر چوومەوە دەکن کاک عەلی دوای قسەکانی کوتی پێت خۆشە مامجەلال ببینی بە زەردەخەندێکەوە ئەمنیش کتم ئەرە وەڵا پێم کتمە بۆ هاتۆتەوە کتی هاتۆتەوە یعنی دەستی گرتم و کتی وەرە با بچین ئەگەر چوین لەسەر بانی مامجەلال بە تاقتەنە قەدەمی لێ دەدا. ئەمیش بە خێراتنم کرد و کاک عەلی عەسکەر کوتی مامە ئەوە فڵان کەسە بڕێک باسی کرد کارەکانمان زیاتر بەو برادەرەیەوە دەڕوە کاری زۆر ماندوویە. مامجەلالیش لە جوابدا کوتی زۆر سپاسی دەکەین سپاسی ئەو نەوە پیاوانە دەکەین ئەگە هاوکاریمان دەکەن و هاوکاری شۆڕش دەکەن و هاوکاری پێشبەرگە دەکەن یاخوا ئیوامان نمونەی وامان ئینشاءڵڵا هەر زۆر بێ. دوای مامجەلال لە قەندیلی مایەوە مامجەلال لە قەندیلی مایەوە ماوێکی پێچوو لە دوای ناردم کوڕێکم لە دوا هات نێوی دەروێژ بوو هات کوتی مامجەلال کتوویەتی دەبێ بێت بیبینم ئیشم پێیەتی. ئەمیش چوون بۆ قەندیل ێگە چووم لەوێ جەماعەتێکی پێشمەرگە لە دەورەی مابوون تقریبا 15 نەفەرێک هەموو لە بنبەرداندا بوون زۆر ینی وەزعێکی خراپ سەرما و بێنان و بێ ئاو و بێ ئاونان بێنان و بێ قەند و چاو بێ بەرگ و لەوێ مابوونەوە لە قەندیلی. ئەمیش مامجەلال پێی گوتم کوتی هێندێک شتمان بۆ دێ دەتوانی چۆن بۆمان بێنی کوتم لە هەر شوێنێکی لە هەر مەرزێکی لە هەر عەدودێکی کوردستان گاتە دەستم ئەمن دەتوانم بیهێنم. سەرۆک مامجەلال بن تاشە بەردەکان و ماڵە قوڕینەکان دەکاتە بارەگا و ماڵی خۆی هەرزوو لەگەڵ خەڵکی تێکۆشەری گوندەکانی کوردستان هێواش هەنگاو بۆ هەڵگرسانەوەی شۆڕش دەنێ. سادەیی ورە بەرزی سەرۆک مامجەلال هەروەک ڕابڕی شۆڕشی نوێ نایهێڵێتەوە باڵکو هەم پێشمەرگە و هەم فەرماندە و هەم خەمی سەلامەتی پێشمەرگەکانیشی بووە. ئەوە تا شۆڕش جێڕانی ئەوێ ڕۆژێ چۆن باز لە مەزنی سەرۆک مامجەلال دەکەن. یاوە خانووی بەڕێز مامجەلال بوو لێرەکان لە وەختە ناخۆشەکانداوە ئەوەش خانووکانی مەقەڕەکانی ئێمە بووین کە پاسەوان بووین لە دەوری بەڕێز مامجەلال ئەوە مەقڕی کاک ڕسووی حاجی شێخەی بوو کاک فەقە ڕسوویاڵان و کاک فەقە عەلی و مەقەڕەکەی کاک محەممەد عوسمانیش لێرە بوو و ئەو جار ناتوانم وەسفی هەمووی بکەم بڵێنەوە ئەو لێ ئەو لێ بەڵام وەکو پێویست ئێمە ئەوەندەمان لە دەوری مامجەلال بووین و ئەو جار ژیانی مامجەلال ژیانێکی زۆر سادەی بەڕێوە دەبێت تا ڕۆژێک لە ڕۆژان ئەوەندەی بژێڕمەوە بەیانێک لە بەیانەکان کە مەوعیدم بوو هاتمە لای مامجەلال شەڕ بوو شەڕ لە گۆڕێ بوو تارە لە گۆڕێ بوو مامجەلال وتی بە ئامر دەستەکەی خۆی گوت وتی مارف چمان هێنانی پێ بخۆین ئەم بەیانەیە وتی وەڵی مامجەلال بەس چای شیرینمان هەیە نانمان هەیە لەگەڵ چای شیرین کەنانی پێ بخۆین. جا ئەوە ژیانەکەی مامجەلالە ینی ژیانەکەی بەو حەدە هێناوە بەو شکڵە هێناوە خەباتی مامجەلال ئەو خەباتەیە چاوی لە برسێتی نەبووە چاوی لە تینوبوون نەبووە چاوی لە تارە نەبووە. شەڕێکمان بەسەردا سەپێنرا ئەو شەڕە هەردوو دەوڵەت بوو ئێران و عێراق زمانی شای شەڕێکیان بەسەردا سەپانی کە ئێمە لە خڕی ناوزەنگ تەبقمان کە نەمێنین
وابوو ئێران عالەمی سووری بۆ لە سنوورەکەی عالەمی سووری لە سنوورەکەی شەقان بەڕێز مام جەلاڵی احتیمالەوە حلفی ناتۆیە و مناوەراتیان هەیە لەگەڵ ئێران ڕەنگە ئەو بێ بەڵام ئینجاریان کردی وتیانەوە عێراق لێتان دەدا و ئێمەش ئەو عالەمە سوورە لەکوێ نابێت تەجاوزکەن تەجاوزکەن ئێمەش وەکو عێراق لێتان دەدەن ئێ باش وابوو کە شەڕەکە دەستی بێ شەڕەکە 9 ڕۆژی خایەن لە ناوەڕاستی شەڕەکەیدا لە خەستی شەڕەکەیدا یعنی ئێمە ئەوەمان کردبوو یعنی لە ناو دەچین بە هەردوو لا بەڵام خۆڕاگری مام جەلال و وزەدان بە هێزی پێشمەرگە ینی سعات بۆ سعات بەزەکە ینی بەرەو پێش دەچوو وا بە ڕۆژێکیان دەوری سعات 10 شتیوا بوو مام جەلال کەلاشکۆفی لە خۆی بەست و لە گەرمەی شەردا بە کەلاشکۆفی لە خۆی بەست و وتی ناکرێت پێشمەرگە لە پێشەوە بێ و لە سەنگەری پێشەوە من لێرە دانیشین با بڕۆین برادرانی هەموو دەگەڵ بوون بەڵایکی لەگەڵم نەدەڕۆیشێن ئەو لێ وەکو سەرکرداتی مام جەلال کەلاشکۆفی پێش مزماری پێ بوو 4 مەخزەنی لە خۆ بەست و بەپەلە بەو لاپەیدا ڕۆیش ئەمەش لەو بەرەبووی چون مام جەلال بۆ کوێچی کوتی چم سەنگەری پێشەوەی کوێ مامە ئەمە ساتوینە لێ تی ناکرێت کاکاش من و پێشمەرگە هەری هەمووان پێشمەرگەین بۆ دەی پێشمەرگە بازەکەی بدات بۆ دەوێت پێشمەرگەی گوێ لە دەنجی ساڕۆخی تاری بۆ دەوێت پێشمەرگە هەتە بێ بۆ هەموو گولەکان بۆ هەموو فیشەکانە ئێمەشی بکەین لێرەکانە دی علاکولی مام جەلال سوور بکتە دەڕم بۆ سەنگەرەکانی پێشەوە وا بوو ئەنی مام جەلال گورەیەکی زۆر بەرزی هەبوو لە هەموو کاتدا لە هەموو وەختدا وەجار مام جەلال چیشی پێ ناخۆی بە شتێک دەچوو کە بیان گوت با پێشمەرگەیەک بریندار بووە دەیگوت ناکرێت بۆ برینداربی بۆمە بریندار دەبین بۆ ئەو بێ بۆمە لە سەنگەدان بۆمە لێر لە بن خێوەتەکان بین وەڵی ئەو خرێ ناوزەنگی وەکو ئاگری وەک مەجەڵی ئاو دەکوڵی مام جەلال کەلاشکۆفەکەی لە خۆ بەست بۆ شەڕ دەچوو ئەدێ ئەو خرێ ناوزەنگە لەسەردا دە تارەی لەسەر بوو دە تارە لێدا ئەلەو ناوزەنگەی مام جەلال ئەلێوە دەڕۆیشت دەیگوت چمە سەنگەرەکانی پێشێ کڕ مام جەلال بۆ خاتی خۆیەوە تارێکۆ تارێکی و کاکەچی ئێمە شەڕە و جەبهەیە و دەبێ بچی خۆمان بینە وەکو وەزی هێزی پێشمەرگە مەقەڕەکانی ئێمە لێرە بوو پارێزگاری بووین ئێمە لێرەکانە سەرێ ئەوە خانووی دکتۆر جەعفەرە ئێرەکانەش مەقەڕی ڕەسوول عالی شێخەی بوو فەقە ڕەسوول براهیم یازدینی بوو ئێمە کە لە کارتەکەی کاک ڕەسووی بووین کاک مەحەممەد عوسمان ئەلێرە بوو لە خوارێ مەقەڕەکەی ئەوان لێ بوو هەم پارێزگاریمان دەکرد و هەم ئەوەشمان دەکرد ئێستا ئەلاماتیشمان بەڕێوە دەبێت هەموو لایەکانمان تێکەڵ دەکرد چونکە ئەو کاتێ وا بوو سەدەمی موبایل و تەلێفۆنات و ئەو شتانە نەبوو شەو کە هاتینە خوارێ من یەکێک بوون لەگەڵ دوو برادرانە برایەکم لەگەڵ بوو کاک بابەکرێ سا لێرەیە کوڕی کەشمان لەگەڵ بوو کاکەمین مینەی مام ئەحمەدی هاتینە خوارێ بۆ کن بەڕێز مام جەلال لە خێمەکە کە هاتی خێمەکە ڕووخاو بەهۆی بەفری زۆرەوە لەو ماوەیە کە هاتینە خوارێ لە سەری مامەدی کەرەسی بەفر بکرد تا گەیشتنیەکانە تقریبەن ئەژنوەیەک بەفر باری خێمەکەی ڕووخان کە هاتین بۆ لای معلوماتەکەمان داوتمە مامە شەڕێکی ئەوەمان کردووە و ئیشەکە گەیشتەوە ئەو ئاستەی و هاتوین بۆی تفەنکەم خراپ بوو ئەو شەوەی فیشێکی بەرکەوت بوو هەم تفەنکەش گۆڕین و هەم بچینەوە وتیدا تۆ بڕۆ بۆ لای کاک ڕەسووی بڕۆنەوە بۆ لای کاک ڕەسووی ڕەسووی عاشیەخەی پێ بڵێن مام جەلال بۆ خۆی سەرپەرشتی جەبهەکەی دەکات ئەگەر پێویست بوو دێم بۆوێ ئەگەر پێویست نەبوو لێرەوە من عیاز دەدەم بۆ بەیانی هات کۆپتەر لێرە لێدا لەو مەنتیقەیدا کۆپتەرەکان لەو مەقەڕەکەی مام جەلال لە بەردەرگایدا بوو لەو مەنتیقانەیدا بوو لە ناو زەنگی لەو شاخانەیدا کۆپتەرەکە لە ناو دوو جێیدا بوون جێیشێک لە تاکی سۆفیلماری کە جێشی شانشایی بوو جێیش عێراقیش ئەرێ لەسەر چیای مامەندە بوو بەڵام لە هەمان کادا مام جەلال خۆی لێرانیش بوو کام ڕابەری شۆڕش کام شۆڕگەڕەکانی لە دنیادا توانیویانە بەو شێوەیە تەعامولکەن بەو شێوە دانیشتن لەگەڵ پێشمەرگە پێشمەرگا بمێننەوە بێ ئەوەی تەنانەت ڕۆژێک بڵێ لە من بەردێکدا دێنیشم کە تارە هەڵدەستێ بۆی تۆ باران دەکرێت تەقیلی دەکرێت لە شوێنەکانی خۆی زۆر ئاسایشی وەرگرت من هاتووم لێرە پێشمەرگە بووم پێشمەرگە بووم دوای هەفتەیە کاک ڕەسوول و فەقە ڕەسووی ئاڵانیش هاتین لێرە بەڕێز مام جەلال خێوەتی جێڵدا بووم هەم چایشمان لاخواتەوە هەم کاک ڕەسوول و کاک فەقە ڕەسوول تێوە ساتقی مەلا عەلیە هاتۆتە دەرێ برادێکم لەگەڵ بوو زۆری بە خێراتم کردم مام جەلال تی بە خێرێ گەنجە گیان ئینشاڵڵا لەمە دووە مادام تۆ هاتوویە دەرێ خەڵکی کەس لە دوو تۆ دێتە دەرێ و خەبات گەورەتر و خۆشتر دەبێ
ئەوەی کە ئێمە لێرەکانە کە حرەسی بووین هەر کەسێک بیستێتی ئەو کاتێ لەوانێ ئەو ژوورە بەو شێوەی قەڵەباڵە مامجلال کە قسەی خۆی دەگەڵ کابرا دەکرد دەهات لەسەربان پیاسەشی دەکرد و قسەی خۆی دەکرد و میوانی وانەی دەکرد لە هەموو وانی چێکەوە ئەمە نیزێک بووین لە مامجلال کێ هات بێ کێ ڕۆیش بێ شەو ڕۆژ ئێمە حرەسیاتی بڵین ئەو چەند مقڕە بووە حرەسیاتمان گرتووە لە بەڕێز مامجلال. مامجلال ئەگەر بە حسابی باسکردن بێ پێم وایە هیچمان ناتوانین باسی مامجلال بە تێری و بەوانەیە تەواو نابێ. مامجلال بەڕاستی ئێمە بوو مامجلال بەڕاستی لێرەکانە خەباتێکی زۆر بە ناڕەحەتی کرد کە هیچ شتێک خراپ دەست دەکەوت لە ئاڵواتان تا ئاڵواتان چوین لەوێ حەلی عەسکەری و دکتۆر خالید و ڕەسوڵ مەهرە هەموو مامجلالیان ناویان لێگۆڕی بوو ناویان لێ نابوو هەمەوەیش من ئاگادارم ئەگەر ڕەسوڵمەندی گوتی جەنابی وتی هەمەوەیش حرەسی بۆ خۆی دەزات فەنگێ بۆ حرەسیاتێ لەبەرەوەی لێرانە ئاشکرانە بەگەر مامجلالە لەوی وەختی وەرە پەیوەندێکی زۆر تەوم لەگەڵ بووە بۆ نمونە جارێکی ماڵی مامجلال دادێرەوە ئەلێرە بوون ئەلە هۆدێکیان لێرە بۆ دێکی خراپ سماوارێکی دەستکڕەشی سماوارێکی چوکەڵی هاتم بەژوور کەوتم مامجلال بڕن بوو چام بۆ تێکە وەڵا ئەمیش نەکرا هەر چەندی گوتم کێ مامجلال وەڵا گوتی ناکشتیوانە بە قورعان چای بۆ تێکردم وەڵڵاهی قەندی بۆ نەقەندی لە بێت و بۆم بێنی بە قورعان پێم عیب بوو بڵێ مامجلال قەندت لە بێت چاکەم بە تاڵی خواردەوە مامجلال ئەگەر ئەوە هاتەوە و گەیشتێ نوکانێ تەبیعی یەکسەر حاجە ڕەسووی تووژەڵێ خوا هەڵناگری لەبەرەوە پیا وەکو چەوەکو خۆی باسکە ئەگەر هات یەکسەر چۆ ماڵە حاجە ڕەسووی تووژەڵێ ئەمە دیارە خۆ لە پێشوازین لێک کردبوو بەڵا بۆ بە خێرات نێچوونە لە خزمەت مامجلالی وتی ئینشاڵڵا بۆ ساڵی نوێ مانگی 12 بوو ئینشاڵڵا بۆ ساڵی نوێ هەموو شتەکە شۆڕەکەی لە بنە ڕانوێ دەکەینەوە مامجلال پیاوێکی ئەوەندە بەهیمەت بوو قەدعیان لە تنگانان نەدەشێوە مامجلال پیاوێکی وا بوو یعنی ئەگە تەماشای کابرای کرد دەیزانی کابرا چ کەسەیە و چی لە دەستێ و ئەرقشی لە پیاوی بێخیرەت هەڵدەستە دەیویست پیا و هەموو دەمێ بەخیرەت بێت مامجلال لەسەر بەردێکی لە دەرکێ منداڵی گوتی ئەحمەد وەرە لە داوەتێک وەخە ئەولا ڕەهاتینەوە گوتی وەرە جا من هەموو داوەتانی لەگەڵ خۆ دەبردم گوتی وەرە تا قسەیەکت پێم گوتم مامە چییە گوتی ئەمە دەبینە حکومەت مامجلال هەندە پیاوێکی بەڕحم و عەقلیش بوو کە دکتۆرێک هەبوو هات ئەلێرە ئینە خۆت بوو دەرزی لێدا بیکوژی مامجلالی تێگە دەستی لەژێ هێرۆخانی لەکە من گوتی دەست ڕاگرە دکتۆرەکەی ماچ کرد بوو بوو ئەمە و عافوم کردی جا خەڵکی دیشت ئاپوو دەکەوەکەی پێخواانە لە دەری کوردایەتی و شۆڕشەکەیەتی نەکوە هەر بە شاخەوەیە و لە دەرەوەیە بەڵکو تا سەرکەوتن یا مردن تا بەدەستهێنانی مافەکانی دیموکراتی دەسەڵاتی گەلی کوردستان هەر درێژە بە خەبار دەدات و بە هەموو شێوەکانی خەبار دەکەوێت. سەرۆک مامجلال هەموو شاخ و گوندەکان و بنڕەوەزەکانی کوردستانی بە ماڵ و جێی حەوانەی خۆی و هاوسەنگەرانی زانیوە ماڵە سادە و خان و قوڕەکانی ئەوێ ڕۆژێ شایەتی و گەواهی دەری ئەوەن کە سەرۆک مامجلال لە زەڵێ و شوێنێ ماڵی شۆڕژگێڕان دەکاتە مەنزڵێک بۆ کۆڕ و کۆبوونەوە و هەندانی شۆڕژگێڕان ئەوەش ماڵەکەی جنای مامە کە لە سەردەمێک لە خەباتی شۆڕش و ئەوەیدا چۆن یاسایی خانوویەکی سادە و ساکارە کە تێدا ژیاوە و تێیدا بڕیاری سیاسی و بڕیاری هەمیشەی تێدادا و کە لەو کۆشکەدا بەرەو بەغدا بڵێن باڵی گرت و لە بەغدا بڵێن مایە و کە چۆن بڵێن باڵی بەسەر کێشا چەترەکەی هەموو عێراقی گرتەوە ئەوە لەو خانوویە و بڕیاری لەسەردرا فەرم باوچین تەماشای ژوورەکانی شکەین ئەوەی تێکە لە ژوورەکانی جەنابی مام کە لێرە میوانێکی تایبەتی دەبوو لێرە قسە لەگەڵ میوانەکە دەکرد پێشوازی لە دەکرد میوان دۆستی دەکرد ئەوەش ژوورەکەی تێتی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆمەڵێک لە ئینسانی تێکۆشەر و شۆڕژێر و پێشکەوتنخواز و کۆمەڵەی ڕێنزدەرانی کوردستان پێکهێنرا. سەرۆک مامجلال هەمیشە بە گرنگیەوە باز لە خەبات و تێکۆشانی گوندنشینانی دەکرد هەمیشەش بە حەق پشتیوانی خان و قوڕەکان بووە. ئێرە گوندی شوێنەیە بیزات ماڵی ڕەسوڵی حاجی شێخەیە کە دەڵێن ماڵی ڕەسوڵی حاجی شێخەوە تا ماڵی دووهەمی مامجلال
ئێرە دەرگاکە هەمیشە واڵا بۆ مام و تەنانەت بۆ هەموو پاشەکانی دیکەش بالی کەم نەکەینەوە ئێمە کە دەڵێن ماڵە دکتۆر عایشە خەواتە هەموو گوندی شوێنێ عیبارەتە لە هەموو گوندی شوێنێ هەموو ئەو پێشمەرگانە بە دەرین و بە نوێکانەوە پێویستیان بەوە هەیە کە جانی شۆڕژێڕی خۆیان جانی پێشمەرگانی خۆیان بێنە جۆش و خڕۆش بۆ ئەو خەباتانەی کە لە پێشمانە با خەباتی سیاسیش بێت با خەباتی ئاشتی خوازانش بێت با خەباتی پەرلەمانیش بێت هەر لێرەوە داڕێژەری مافی چارەی خۆن و سین و شعاری نەسەوتن تا سەرکەوتن ئەوە شعاری بەرەز مام جلالی بە حەق ڕازگۆ بوو لەگەڵ شعارەکانی بۆ یەک سانیەش لە خەبات و تێکۆشان نەکولی نەکرد تاگەیە ئاخیر دەسەڵات ترۆکەی دەسەڵات لە عێراق یەکەم سەرکۆماری کوردە کە بەرەز مام جلالە لە دروستبوونی دەوڵەتی عێراق کە بەرەز مام جلال سەرکۆماری عێراق بوو. پێشمەرگەیەک لە ڕۆزەکانی قەندیلەوە دوجار لە کۆشی ئاشتی لە بەغداد دەبێتە سەرۆک کۆمار.